بینەرانی خۆشەویستی کورسات نیو سڵاوتان لێبێ یەکەم بەرنامەی پانۆراما لە یەکەم ڕۆژی ساڵی نوێ پێشکەشیەوەی عزیزەکەن هەڵبەتە ئێمە حەزەکەین هەموو ڕۆژێک جلی کوردی بپۆشین بەڵام بەهۆی هەم یادی دامەزراندنی تەلەڤیزۆنی کورساتە بۆیە ڕێگەمان پێدران ڕێگەمان بە خۆماندا کە جلی کوردی لە بەرکەین و باسی مێدیای نیشتیمانیەکەین کورسات وەک نمونە تا چەند توانیوێتی بەرپرسیارانە لەناو هەموو جەنجاڵێکە لەناو هەموو قەیرانەکە لەناو هەموو ئەو گلەی و نیگەرانی و سەرنج و کێشە کۆمەڵایەتیانەی کە لەناو کۆمەڵی کوردەواری هەیە کورسات توانیوێتی جێدەستی دیار بێت ئەو بەها نیشتیمانی و نەتەوەیانە چین کە ئەبێ لە مێدیایەکی بەرپرسیارە هەبێت بۆچی کاتێک کە باسی هەموو دەردا کۆمەڵایەتەکانەکەی لەناو کۆمەڵی کوردەواریدا پەنجە بۆ ڕاگەاندن و بۆی سەروبەری ڕاگەاندن ڕاکێش ئێمە هەموو ئەوانە ئەم شەو چاوتوێەکەین بە سوپاسەوە بەڕێز دکتۆر حەشیم عوسمان مامۆستای زانکۆ دکتۆر بەخێر بێ هەروە دکتۆرە بافێ جەمیل مامۆستای زانکۆ بەخێر بێ دکتۆرە ئەوە هاوکارم ئاری عومەر وەکو هەم کورسات و هەم کورسات نیوزیش لە هەردووچانە جێدەست دیارە هەندێک پرسیاری ژاڕاستی کاگاریەکەین بە ئیجازەی مامۆستایە کاگاری جەنابشتان وەکو میوان بەخێر بن هەستێکی جیاواز دکتۆر سەرەتا من باسی مێدیای بەرپرسیار نیشتیمانی بکەم و بەرپرسیاری چیم مێدیا بکەین و کورسات بە نمونە ئێوە ئەمە ئەمانەوە وەکو ڕڤیوەیەک ڕەخنە لە خۆشمان بگرین ئەگەر لە شوێنێکەکەم و کورتێکمانەیە ئەنی وەکو هەم مامۆستای زانکۆ لە بوارە ئەکادیمیەکەی وە هەم وەکو بینەریش سەرەتا پیرۆزبای لە کورساتەکەم بە بۆنەی تێپەڕبوونی 23 ساڵ لەسەر دامەزراندنی و هیوادارم 24 ساڵ جیاواز بێ و 24 ساڵ بە سەرجەم قۆناغەکانی ئامادەکردنی بەرنامە و بابەتەکانی تەلەڤیزۆنی پێداچوونەوە هەبێت و ببێتەوە کەناڵی کە زۆرترین بینەر و تەماشاکاری هەیە ئەوە هیوای ئێمە بۆ ئەو کەناڵانەی کە لەسەر ساحەی میدیایە لەو منزومە ئیلامی کە لە منطقەیە هەیە وجودیان هەیە و هیوادارین بابەتی باشتر پێشکەش بکەن بۆی بتوانن ڕۆڵێ بجێڕن لەو قەیران و لەو نەهامەتیانی کە تووشی ئەم میلەتە ئەبێ و بتوانن بەو توانا و کەرەستەی لەبەردەستیانە توانای مادی مرۆیی بتوان یارمە دەربن بۆ ئەوەی کە ئەو میلەتە ئەو وڵاتە زاڵ بێ بەسەر ئەو گیر و گرفت و کێشانێک کە ڕۆبڕێبێتەوە کورسات ئەمەوتمان کاکاری دانین بۆ یەکە بەڵام ئێمە بە تەکید باسکردنەکەمان دوورە بێت لەو ئەتیباراتانی کە لە دڵی خۆمان هەبێ ئەمە بابەتیانە قساکەین لەوەتی دامەزراوە توانیوێتی ئەو مەساحەیە کە خۆی کاریتیاکە بیپارێزێ کۆمەڵێ ئەتیباراتی ئاکاری کۆمەڵێ ڕێوشۆنی یاسایی ئەخلاقی توانیوێتی لە پایمەکانی ڕنگ بداتەوە و کاری کردو بۆ ئەوی کە لە زۆرێک لەو بابەتانە خۆی بپارێزیە کە مشتومڕ هەڵەگرن یان ینی قسە و بابەتی تایە ئەمە ئەڵێن زۆرترین هەوڵی داوە کە خۆی پارێزێ بە تەکید کە کەناڵێکی ڕاگەیاندن ئەگەر لە چوارچێوەی پارتێکی سیاسی کار بکات بە تەکید ئەو سنوورەی کە پارتی سیاسەکەیە ئەو ناتوانێت زیاتر لەو سنووری کە ڕێگەی پێدراوە قسە و باسی لەسەر بکات ئەمە مواقع ئەمە خۆمان باز نادێن بەسەر ئەمەیە بەڵام زۆرێک لەو بابەتە گرنگانەی کە ڕوبەڕووی میلەتە بۆتەوە توانیوێتی ینی ئەدایەکی دروستی هەبێت مامەڵێکی دروست بکات تەنانەت لە پێشکەشکردنی هەواڵەکان زۆرجار خەیاڵی لای زوو پێشکەشکردن نەبووە خەیاڵی لای ئەو بۆ بەو زمانی خۆی کە خۆی پاراستووە لە تەشیر و کۆمەڵێ لایەنی نەرێنی کە بەدی دەکرێت لێرە و لەبێ و دیارە هەر ئەوش چاوەڕێ لێکرێ دیارە کەناڵی کورسات ئەو ماوە زۆری کە کاری تیاکات ئەو ئەزمونەی کە هەیەی بۆ ئەو قورسە ئەگەر بێت و مامەڵەیەکی وەکو کەناڵێکی تازە دامەزراو یا کەناڵێک کە ئەزمونێکی نەبێت لەو بوارەوە و تێگەیشتووە کە کاتێکە مامەڵەیەکی خراپەکە لەگەڵ حەدەسێکە دوجار چەند پەرچەکردداری خراپی ئەبێت و ئەو پەرچەکرددارە ئەبێتە هۆی
تۆرانی بینەرەکانی کە ئێستا بە شێوەیەکی گشتی کەسە بە شێوەیەکی گشتی لەوانەیە دوورکەوتنەوەیەک هەبێت لە کەناڵەکانی کوردستان لەبەر ئەوەی هەمومان نازانین کەناڵەکانی ئەوەی لەم ناوچەیە پەخشەکرێ هەمووی سەر بە ئەحزابە سیاسەکانن کە لێرە هەن بەبێ ئەوەی کیچی دەرکەین پێشتر لەوانەیە کەناڵێک دوان لەربی تا ئێمە دەوڵەمەندێک یان کەسێک یان لایەنێک ئەوەیەک پاڵپشتیمانەکە ئێستاوانێ ئێستا هەمووی حزبی سیاسی لە پشتێتی و ئێمەش باشی ئەزانین کە کەناڵی ڕاگەیاندن کارێکی یان مؤسسەی ڕاگەیاندن مؤسسەیەکی غائیە کارەکە بۆ ئەوەی ئەو تەسەورات و ئەو جیهانبینی کە هەیە لەوێ جێبەجێ کە لە ڕێگەی پەیامەکان و بەرنامەکانی کاتێک کە ئەو کارە ئەکات پێویستە لایەنەکانی تەنانەت لایەنی ئەو حیزبش لەبەر چاو بگرێ و کارێک نەکات کە دوجار زەرێکی هەم مادی و هەم معنویش کە چکە چینە وردەکاری و دیتێڵی زیاتری ئەو بوارە دکتۆرە بۆ چوونی بەڕێزت لەسەر هەمانەوە پرسیاری لە دکتۆر بەڵێ دیارە سەرەتا زۆر پیرۆزبایی لە هەموو ستافی کورساتەکەم بە کورساتی کورسات دایکەکە و هەروە کورسات نیوزیش هیوادارین لە ساڵی داهاتووە کەناڵی زیاتر و فراوانتر بکرێت بەڕاستی چکە ئێمە زۆر پێویستمان بەوەیە کەناڵی پەروەردەییمان زۆرتر هەبێت و پێویستمان بە کەناڵی کۆمەڵایەتیە یعنی واتە زیاتر بابەتەکانیان لەسەر بابەتە کۆمەڵایەتیەکان بێ ئێستا ئێمە بەڕاستی لە فەزایەکی زۆر گریمانەیەین بە شێوازێکە سۆشیال میدیا تەواوی ئەمڕازەکانی تری ڕاگەاندنی بۆ خۆی قۆڕخ کردووە بۆیە بەداخەوە زۆر بە شێوازێکی ناپەروەردانە و زۆر بە ناهۆشیارانە بەکارهێنین بە تایبەتی لەلایەن چینی گەنجان و چینی هەرزەکاران بۆیە زۆر گرنگە کەناڵی کورسات بەڕاستی ئێمە توانم یەک پێناسە بۆ کەناڵی کورسات بکەم ئەویش ئەوەیە کە کۆی ئەندامانی خێزان ئەتوانن سەیری کەناڵی کورسات بکەن کە ئەمە خۆی بۆ خۆی زۆر مانادارە چونکە وای لێ هاتووە کە ئێمە بۆ بەخەمێکی گەورە بۆ دایک و باوکان و بۆ ئەو کەسانی کە خێزانەکانیان لە بەردەسایە وای لێ هاتووە کە نازانن چۆنی مناڵەکانیان پەروەردە بکەن بە شێوازێک وای لێ هاتووە کە ئیخەنە سەر هەچ کەناڵێک هەر ئامرازێکی میدیایی بە تەواوەتی پەروەردەیەکی زۆر نابەرپرسیارانە و زۆر ناپەروەردانی مناڵ و تاکەکانی ئەکا بۆیە کورسات بەڕاستی دایک و باوکان بێخەمن لەوەی کە مناڵەکانیان سەیری بابەتەکانی کورسات بکەن چکە ئێمە ڕاستە وەکو مامۆستایانی میدیا ئێمە نەهاتوین بۆ ئەوەی کە بەتەواوەتی مەتحوسەنای کورسات بکەین بەڵام ئەمە ڕاستیە یعنی سەیرەکەین فەزایەکی باشی بۆ مناڵان هێشتۆتەوە کە بابەتی پەروەردەیی زۆر جوانی تایە تەنانەت ئەو ئافلام کارتۆنانی کە هەڵی شێبژێری هەمووی بابەتی پەروەردەیی و لەسەر بنەمای خۆشەویستی و گەڕانەوەی بەها جوانەکانە چونکە لە ئێستا ئێمە لە نەقسی بەهایین یعنی وامان لێ هاتووە هیچ بەهایەکمان نەماوە بۆ نیشتیمان بۆ دایک و باوک بۆ خێزان بۆ یعنی ئەمانە زۆر گرنگە میدیا ئەبێت چەترە گەورەکە بێ ئەبێ ئەو هەستە لە پسراوێتی هەبێ خۆشبەختانە لە کورساتە ئەوە ئەبینین یعنی سیرەکەین فەزایەکی باشی بۆ مناڵان داناوە لە هەمان کاتیشا ئەو بابەتانی کە هەیەی گرنگێکی زۆری پێەیە لە ڕووی هونەریەوە لە ڕووی فەرهەنگیەوە کە ئەمە زۆر گرنگە یعنی من هیوادارم بابەتی فەلسەفیشی تیابێ بابەتی زیاتر فەرهەنگی و کۆمەڵایەتی و بیرکردنەوە و زیاتر هۆشیاریکردنەوە لەسەر بابەتەکان و چونکە بەڕاستی ئێمە یعنی نازامی ئەوەیە کە چۆنەڵی لە زەمنێکی زۆر سرعەتین زۆر بیرکردنەوەمان قوڵ نییە بۆیە ئەو شتانی کە ئەیبینین یەکسەر بەکاری ئەهێنین و زۆر جار بە بیرە تەسکەکەی خۆمان بەکارێنین یاخود بەهۆی ئەو هەموو جەنجاڵی زۆری پەیامانەیە کە ئێمە والی ئەکا قۆڕخمانەکە بۆیە گرنگە بەڕاستی ئەو کەناڵانی کە ئەهنەوێت پیان بوترێ پرۆفیشناڵ یا پیان بوترێ نیشتیمانی یاخود پیان بوترێ ئەمانە هەستی لە پسراوێتیان هەیە مەسەلەن زۆر جار بێمە ئەڵێن سوشال میدیا ئۆکەی ئەوە پانتایەکی گەورەی داگیر کردو بەڵام بۆ نمونێستمە بەرنامەی تۆڕبەندمان هەیە هەفتانەیە بەرنامەی تۆڕبەند هەموو هەفتەیەک هەواڵە فەیکەکانی هێنێ هەواڵە ڕاستەکانی لە تەنیشدانی باشە ئەزانی خەڵک مهتەم نیە بۆ بابەتەشەوە ئەڵێ ینی مهتەم نییە کە ئەو پەیجە ئەو سایتە ئەو تەلەڤیزۆنە ڕیزێک هەواڵی فەیک یان هەواڵی تەزویر ینی بۆی هاوڵاتی بە ئاسانی لەمان تێبگات هەواڵی غەڵەتی داوە بەو وەکو خواردنی ئەکسپایر وایە وانە باشە ینی ئێمە و بەرنامەیەمان هەیە مهتەم نییە ئەڵێ داقەچێکە خۆ ئێوە مەسەلەن با درۆ بکاڵێ
بۆ ئەمە بۆ گەیشتوێتی بەڵێ ئەس خۆی لە ڕاستیە ئێمە ناتوانین بڵین ئەو پەیامانەی میدیا ئەوەکو ئەوەی کە پێشتر تیۆرێکمان هەبوو تیۆری چۆنەڵی تەڵقەی سحری یاخود تیۆری دەرزیان پێ ئەوت کە ئەوەیە کە میدیا هەرچی بڵاوەکاتەوە ڕێک و پێک کەسەکە چێتە ژێر کاریگەریەوە ئەمە لەواچێ لە سەرەتای دروستبوونی میدیا ئەمە ڕاست بوو بێ لەبەرەوەی کە ئێمە گۆڕانکاری بەردەوام بەسەر کۆمەلگایەت بەسەر بیرکردنەوەی خەڵکەکە ینی ئێمە ژێستا لە مەرحەلەیەکین ئەو مەرحەلەیەمان تێپەڕانوە کە میدیا ئەو کاریگەرە سحری هەبێ بەڵام ئەمەش مانای ئەوە نییە کە میدیا ئەو کاریگەریەکەی لە دەستداوە بەڵکو ئەم جارە کاریگەریەکەی ئەستێ بایستێپە یاخود بەپێی قۆناغ بە قۆناغە بەپێی ئاستی هۆشیاری کۆمەڵگەکەیە ئاستی هۆشیاری کۆمەڵگەی ئێمە بەداخەوە ئەگەر جاران لە هەشتاکانە سێر بکەین ئاستی هۆشیاری گەنجەکانمان لە کتێبەوە بوو لە ڕێگەی خوێندنەوە هۆشیاری خۆیان باڵا ئەکرد و هۆشیاریان هەبوو بۆیە فراوانتر بیریانە کردو قوڵتر بیریانە کردەوە باشتر ئەگەشتن لە بابەتەکان بەڵام بەداخەوە ئاستی هۆشیاری گەنجی ئێستای ئێمە لە ڕێگەی سۆشیال میدیاوەیە زیاتر سەماعیە تەنها بابەتەکان وەرەگرن و جارێکتر کوتوتی ئەیڵێنەوە خۆیان بیرکردنەوەی خوانیان لەگەڵا تێکەڵ نەکردووە بۆیە تەستکتر بیرەکەنەوە مەودای بیرکردنەوەیان بۆ بابەتەکان شرۆڤەکاری نییە ئەوەی دووبارەکردنەوەیە بەڵام ئەمەش مانای ئەوە نییە ترکە میدیا ئەبێت بەتایبەتی ئەو میدیانەی کە چۆنەڵی لێپسراوێتیان بوەستێ و تەسلیم بێ ناکرێت ئێمە وەکو خەڵک بیرکەینەوە ئەبێ میدیا وەکو میدیا بیرکاتەوە و خۆی بە ڕێنشاندەر و قوتابخانە ببینێت چۆن پێشتر میدیا لە سەرەتای دروستبوونیا قوتابخانە بوو ڕێگەیەکی جوانی پیشانی خەڵکەیە ئەبێ هەر بەو نەهجە بێ ڕاستە ئێمە لەواچێت میدیایەکی وەکو میدیای کورسات لەواچە لە زۆرێک لە بابەتەکانە لە قەیرانەکانە یاخود لە کێشە و لە جەنگەکانە زۆرێک بەهۆی ئەوەی بە ئاستی لێپسراوەتی کاری کردووە لاواچە زۆر بابەت هەیە بڵاوی نەکرد بێتەوە یاخود زۆر بابەت هەیە کە زانیوێتی بۆ بەرژەوەندی خەڵکی تیانە یاخود کاریگەری هەیە لەسەر ئەمنی قومی و ئاسایشی نێتەوایەتی بەم شێوازە بڵاوی نەکردوێتەوە ئەمە مانای وانە کە ئیعلامێکی تر بڵاوی کردو ئەمە کارێکی باشی کردووە ئەمە دوایی ئێمە وەکو چۆن بەڕێزە فەرمووت خواردنە خراپەکەیە خۆ تۆ دوایی کاریگەریەکەی ئەبینیتەوە کەواتە میدیا بەڵام بۆ ئەو کاریگەری خراپەکە زیاتر ئێستا ڕەوازی هەیە بەداخەوە عنی میدیاکانی ئێستا ئەگەر سێر بکەین زیاتر بوو ئەوەیە کە ئایدیا و ئایدۆلۆژی حیزبەکەی بڵاو بکاتەوە ئەوە احتیمام بەوە ئەیە احتیمام بە سایکۆلۆژیای وەرگرنایە احتیمام بە بەرژەوەندی گشتی نایە احتیمام بەوە نایات کە ئەو هەستێکی لێپرسراوانە و نیشتیمانیانەوە کار بکە بەداخەوە ئەمەیەکە لە ئەوڵیشەوە باسم کرد ئێمە کێشەمان لەگەڵ بەهاکان هەیە بەهاکانمان بەرەو کەمی چوون بەرەو کزی چوون ئەگەر ئێمە بەهاکانمان بۆ بگەڕێتەوە ئەو کاتە لە ڕفتاریشمانە وەکو بە بەها کارەکەی دکتۆرە گفتگو زیاترەکەین کاگاری ئەو فلتەرێشنی کە لەسەر بەرنامەکانی کورساتەیە مەسەرەن کە ئەوەی کە دکتۆرەوتی و کاک دکتۆرەوتی وتی ئەمە نهاتووین مەدحی کورسات بکەین بەڵام لێرە ئەتوانین ئەوە پێناسێ بکەین کە خێزان ئەتوانێت بەبێ مەترسی بخاتە سەر کەناڵی کورسات مثلا لەم شەو ئەتوانێت بخات کورسات نیوز کورسات گۆرانیەکانی ناو ڕادیۆی کورسات ئەو فلتەرێشنە لە کوێوە دەستی پێکرد بەردی بناغەکەی باش زۆر سپاسەوان هەستێکی سەیرە وەکومیانم چارە لە حزوری هەردوومان مەسایانش هیوادار بتوانم بابەتیانە نەوەڵا پرسیار ناکەم هیوادار بتوانم بابەتیانە قسە لەسەر بابەتەکەکەم دکتۆر حەکیم شتێکی باس کرد کۆمنتێکی باس کرد وتی زۆر جار کورسات لە ڕوانگەی ئەوەی کە زەرێکی کۆمەڵایەتی و نیشتیمانی نەکەوێتەوە ڕەنگە خۆی پاراست بێت لە بڵاوکردنەوەی هەندێک بابەت دکتۆر بابێ هەر زۆر جوان باسی کردوتی ئێستا ئێمە نابێ وەکو خەڵک بیر بکەینەوە دەبێ ئاڕاستەی بکەین یعنی ئەمانە هەمووی کۆمەڵێک قسەن دەبێ ئیستنتاجی بکەین لە دوو کەسی ئەکادیمیەوە کە هاتوون لە نێو کورساتە باسی بابەتەکەکەن کورسات هەر بۆ ناجە کاری کردووە یەک بابەتەیە کە لە ساڵی 2000کەدا مزراوەتەوە کە ئێستا بە تیۆری بە پرسیارەتی کارەکە ینی گواستنەوە لە جیلێکە و بۆ جیلێکی تر واتە ئەوەی کە ڕەسەنایەتی کوردیە هەروەش بگەینێتەوە بەو نەوەی کە ئێستا هەیە ئەو فلتەری کە تۆ باسیەکەی لە هەموو بەرنمەکانی ئێمە هەیە ینی هەر بەرنمەیە کە کورسات ئەیبینێت ڕەنگە مامۆستایانش خۆیان هەندێک جار لەگەڵ خوێندکارەکان کە هاتوون بۆ کورسات پرسیاری ئەوە کرابێت کە کورسات ئەم بەرنامانە بە چەند فلتەر هاڕات تیۆر هەیە ڕەنگە خۆمان خوێندومانە لە ڕاگەیاندن تیۆرەکان چین ئەم تیۆرانە جێبەجێکرێ لێرە یان نا زۆر بابەتی ڕەنگە بە ئەکادمی بیری لێ نەکرێتەوە بەڵام بە ئەزمون کەسانێک لە ناو دەستگاکەی ئێمەدا بیران لێکردوێتەوە بیرانەوە کردوەوە هەموو بابەتێکی ڕاستە هەموو بابەتێک بابەتی میدیاییە ئەزام مەساج لەگەڵما کۆکن بەڵام هەموو بابەتێکی نەوە نیێتەوە دەرخواردی هەموو خێزانی چی بێت لەبەرەوە لە ساڵی 2000 کاتێک کورسات دامەزراوە تەنانەت بۆ کلیپ بۆ بەرنامە بۆ ماوەی مناڵان بۆ هەموو بوارەکان
فلترێکی وەکو تیۆری دەرگەوان وایە ئەوەی کە دکتۆرە پاڤێ باسی کرد نایڵێ هیچ بەرنامێک بەبێ ئەو فلتەرە بڕوات. ئێستا ئەم تیۆرەمان یاخود ئەم فلتەرەمان باش زۆر دەرپێتانەڵێمانە لە خۆمان بە دەستگای میدیای کورساتەوە مەسەڵ ڕەنگە لە ڕووی بینەرەوە زەرتان کردوت مەسەڵەن بینەر تا پاشەکشەی کردووە لە سوشال میدیا سەیرەکەی لە شێبڕشەکانە لە دواوە مەسەلا هەردوو کورسات و کورسات نیوزش ئەمە چ کاریگەریشی لای کورسات دروست کردووە کورسات لەسەر فلتەرێشی ئەو بابەتان لایک و کۆمنتی نێو سوشال میدیا ناکاتە پێوە بۆ بینەر چونکە بەڕاستی من ئایسا ئاڕاستەی دەموچاومەکەمە بینەرە خۆشەویستەکانمان ئایا ئێمە هەموو بینەری ئێمە بینەری سوشال میدیایە دکتۆر پاڤێ دکتۆر حەکیم ئەگەر نەبم بە پرسیارکە هەموو بینەری ئێمە بینەری سوشال میدیامان نیە من باسی ئەوم کردمە زۆر بابەتیانە قسە بکەم چونکە ئێمە باپیرەمان ئێستا دانیشتون خۆ ڕەنگە مۆبایلەکەنەوە بەدار ئەم شاشەیە و دانیشتۆ تەماشای ئێماکە لەبەرەوە کورسات بەلایەوە گرنگ نییە پێی خۆشە 1000 کەس سەیری کا وەک لەوەی ملیۆنە کەس تەماشایکە 1000 کەس سوودی لە بەرنامە و ناوەڕۆکی بەرنامەکە وەربگرێ پێی باشترە و پێی وایە تارگێتەکەی پێکا وەک لەوەی ملیۆنێک لایکێ بێتەنها سەیری کردێ چونکە هەندێک لایکیش تەنها لایکە مەرج نییە بەرنامەکەی هەموو سەیر کرد زۆر باش دکتۆر ئەمە لە چوارچەوەی علامات چی ناوە لێنیت مەسەلەن کاگاری ئەڵێمە لە کورساتە 1000 کەس بەڵام سوودمان لێ ببینێ نەوەک ملیۆن کەس و تر نازانین چی ڕوو ئەدا ئەکسپایرەکە چێت تو تەسەڵمەکە چێت تووشی کانسەر بچێت یارچیە بێ پشکیلە نییە خۆی لەکچوونێکێ لە خواردنی ئەکسپایر و هەواڵی فەیکەمانە خۆی قاعدەی ئەو کەناڵانەی کە ئەنوێ زۆرترین بینەریان هەبێ ئەو قاعدەیە پەیڕەوەکەن ئەڵێن هەواڵی خراپ هەواڵی باشە هەر هەواڵێک کە ڕووداوێکی خراپی تیا بێ کوشتن بێ بڕین بێت هەر کارێکی نابەجێ و نەگونجاو بێ هەواڵێکی باشە بۆ بڵاوکردنەوە لە بەرەوەی بینەر و تەماشاکاری و ئەوەی سەر پێوترێ لایک و ئەوانەی زیاترە بێ ئەو قسەی کاک ئاری کردی لە ڕووی ئەلامیەوە لە ڕووی ئەلامی و سەیرێکی زۆر ینی یەک ناگرێتەوە لە بەرەوەی خەیاڵی هەر کەناڵێکی هەر مؤسسەیەکی ڕاگەاندن ئەوەیە کە زۆرترین بینەر بە دەور خۆی ئەوە بکات کۆکاتەوە هۆکارەکە چی ئەگە هۆکارەکە فکری بێت ئەوێ ئەو کاریگەری لەسەر زۆرترین کەس بجێبێڵێ ئەگەر خۆ کەناڵەکە ئایدۆلۆژی بێ بە هەمان شێوە ئاینی بێ بە هەمان شێوە ئەگەر بێت و بازرگانیش بێ ئەوێ زۆرترین تەماشاکەری هەبێ بۆی زۆرترین ڕێکلام و ئەوانە بکە تعاملی ئاوها بە ئاگداری و ئاوا ینی ئەو فلتەرێک کە ئەوان بەکاری ئەهێن و دوورکەوتنەوە لە کۆمەڵی بابەتی خلافی و شۆن جیدال ئەمە بەڕاستی بۆ شێوە مامەڵەکردن ئەکرێ بڵێن زەرێکەدا لە داهاتی خۆی چکە هەر کەناڵێکی ڕاگەاندن لەگەڵ ئەو سەرچاوانەی کە هەیەی سەرچاوی ڕێکلامی چێکە لە سەرچاو بەڵام ئەکرێ لە پێناو داهاتی خۆی مەسەلەن هەموو هەواڵێک دەرخواردی بینەرەکەی بدات نانا من پێ دەڵێم ئەوە کارێکی ئەو چۆنڵی تەزحێژی گەورەیە بۆ ئەوەی کە تۆ بتەوێ پارێزگاری لە کوالەتی ئەوە بکەی بەرهەمەکەت بکەی ئەگەر بێت و ئەو کارە بکەی ئەمە قورسە بۆ تۆ بەڵام کەناڵ هەیە ینی بەبێ ناویت کەسێ بێنین بەڵام کەناڵەکەیە شێوازی زۆر جیاواز کە لەوانەیە لە هیچ عرفێکی ڕاگەاندن نەبێ بەکارە هێنێ تەنها بۆی تەماشاکاری زیاتر بێ بۆی بینەری زیاتر بێت ئەمەی چێکە لەو خاڵانەی کە مەسەن کە باسەکرێت لە ڕووی تەعاملەوە ئەڵی تۆ دیارەت خەیاڵێکی ترت هەیە نیازێکی ترت هەیە و ئەتەوێ شتێکی تر بەدەست بێنیت کە تۆ دەستبەرداری ئەو زۆرینەی ئەو زۆرینە دیارە کەناڵی ڕاگەاندن و کوتمان ئەوێ زۆرترین کەس بە دەور خۆیەوە بێت لە دنیاە کۆمەڵێ لایەنی پەیامەکەت هەیە ینی ئەو بەرنامەی کە هەتا کۆمەڵێ لایەنی هەیە کە پێویستە تۆ ماندووبوونێکی زیاتر و توانایەکی تەکنەلۆجی زیاتر و دیارە خەرجێکی زیاترش بخیتە خزمەتی بۆی بتانی سەرنجی خەڵکێکی زیاتر پێش ڕاکێشی لەوانەیە ئێستاە لە سایی ئەو جەنجاڵیەی کە لە ناو کەناڵەکان هەیە ینی کەناڵی زۆر دژبێک قسەکەن تەکنۆلۆژیای زۆر جیاواز هەیە خەڵکێکی زۆر ئێستا بربەستی زمانیان تێپەڕاندووە و گوێبیست و وەرگری پەیامەکانی یان کەناڵەکانی غەیری کوردن خەڵکێک هەیە متابعی پەیامێکی دژە ینی حەزی لەوە نیە کە باوە لێنە لەناو ئەم جەنجاڵیە بتانی خۆت جێخۆت بکەیتەوە لەوانەیە کارێکی ئاسان نەبێ تاوان ئەوە جگەلەوەی کە وەرگری ئاسایی ئێستا وەرگرێک نییە بێ پاشخان و بێ تەسەور و ئایدۆلۆجیا
وەرگریەکە کە خۆی هەڵگیری کۆمەڵەیە تەسەورات و بۆچوونە سەبارەت بە هەموو باوەڕەکانی ژیان کاتێک کە تۆ ئەتەوێ پامێکیان بیان بۆچوونێکی لاجێژیر بکەیت وەکو کەناڵێک لەوتم لەو جەنجاڵێەوە دووجا تووشی کێشابی لایەکەن کاتێکە لەگەڵ خودی کەسەکەی ئەکەوتە ململانەوە بۆ ئەوەی کە منطق و لۆژیکی خۆت زاڵکەی بەسەر بۆچوونەکانی و لایەکی ترە ئەوەیە کە تۆ لە نێو ئەو دەسەڵات و توانە و ئیمکانات و ئامراز و ئەسالی بە جیاوازانی کە لای کەناڵەکانی ترەوە هەیە تۆ بتوانانی خۆش ئەمە کارێکی ئاسان نییە ئەمە تۆ لێرە بکەم ببرە دکتۆر مەسەلەن تەعزیە هەیە هەموو کەس ئەزانێم کەسە کوڕی باوکی برای خوشی کە کۆچی دوایی کردووە جەرجی بڕاوە مۆدلێکیان داهێناوە مەسەلەن ئەو گلەیە بەخاس لە کورسات کراوە کورسات نیوز مەسەلەن پامێرێک نێتە تازی ژنان پامێرێک بۆ تازی کابرا ئێستا کوڕەکەی شەهید بووە کوژراوە دامی کردووە لە حاڵەتی دەسەڵە بۆ چوون هەستە چیە لە ئێستا ئەی باوکێکە بێ هەستی چی بێ ئەڵە بۆ کورسات ئەمە ناکە یان ئەچێ مەسەلەن ژنان عاتفی ترن دکتۆرە ئەزانێ شین و ڕۆڕۆ لە خۆدانێکە ئەڵێ ئەبێ تۆ بچی لەوێ ئەمە حەدەسە بێ بیکەیت ئەنی بەڕاستی ئەمە لە کوێی مێدیانە جێبێت یان ئەمە چی ئەدەی بە بینەر لەم حاڵەتەیە ئەزانی بەڵام بتەکیید کارێکی لە دەرەوەی ئەو لەوانەیە لە ڕووی یاسایی هیچ غەڵەتێکی نەکردبێ لە ڕووی یاساییش ئاکاریەکەین لە ڕووی خوێندنەوەی ئەو واقعی کە ئەو کەستایەتی یان هەندێک جار هەندێک ڕوودا و ڕۆ ئەدات بەبێ ئەوەی یەکلا بێتەوە دێت سەرەتاکانی باسەکات یان بە شێوەی خۆی تێگەیشتووە لی بەڵاوێک کاتەوە بەبێ هیچ بەڵگەیەکە بێ لەسەر ئەوەی کە ئەو هەواڵە بەو شێوەیەکە ئەو باسی کردووە هەندێک جار تعاملکردنی خێرا یان و تۆ هەوڵدان بۆ ئەوەی کە تۆ بەشێک لە حەقیقەتەکە بخیتە بەر چاوی خەڵک ئەگەر تەنها بۆ سەرنڕاکێشانە یعنی هیچ شتێکی تریانی چۆن سەیری ئەەکەیت ئەم کەسە متعاتف نییە لەگەڵ ئەو کەسەیە و ئەم کەسە ناوێت کەسێکە جەرگی سوتاوی هەر تووشی هەر باڵایەک بووە لە حاڵەتێکی ئاوا بە تەکید تعاملێکی نادروستە و نەگونجاوە خۆ ئەگەر بێت و ئەو کەسە ئەگەر بێت و چ معلومەیەک لەو وەرەگری لەو بارودۆخەیە جگە لە شڵەژان و حاڵەتێکە کە لەوانەیە ئەو لەوانەیە هەندێک قسە بکات کە نەشێ بۆ بڵاوکردنەوە لەوانەیە لەو تووڕێیە و لەو دڵسوتاویە کەسێ متهم کات وەنمونە زۆرجار لە دنیاە کە هەواڵی تاوانەکان بە دوورەخەن لە محکەمە و لەو شتانە نایڵم بڵاو بێتەوە وەکو سەرەتا بۆ ئەوەی ئەو بڵاوکردنەوە یان ئەو زانیاریە تەسیر نەکات سەر ڕێڕەوی جێبەجێکردنی یاسا هەندێجار پەشیمانی ژەبێتەوە لەوەی کەوتوێتی لە هەندێک حاڵەت سادیتر بەڵێ بەڵام هەندێک جار پەشیمان بوونەکە یعنی لێ وەرناگیرێ ئەو کاتە بینەرێکی گومانی زۆری خەڵک دیارە بە گومانە لە حەدەسەکان دائیمەن خەیاڵی ئەواکە کە خەڵکێک بە حادثەیەکی ئاسایش مرد بێت یەکسەر خەیاڵی گومانی تر لای وەرگرت دروستەکەی دیارە ئەم بابەتانە ئەو هەر لەسەر ئەو بابەتانەی سەحافەی یعنی ڕاستی من ئەوە بنمونەی محافظکار و سەحافەی دکتۆر من ئەو نموزە زەبدەمە کۆ ڕۆژنامە نووسێک لە دەستگای میدیای کورسات ئەو نمونەیە هاتووە بۆ ئێمە ئەڵێ کاکەوە تا ئەو 150کەی هەیە ڤیوەری هەیە لە سۆشیال میدیا هەمووی بینەری بووە باشە من سەیرەکەم ئەو پارچەی کە بۆ ئێمە نێڕام 7 دقە بۆ من سەیرم کرد یعنی جگەلەوەی کە من هەستم بە برینداری و وێرانبوونی کەسێک کرد هیچ پەیامێکی ترم لێ وەرنەگرت ئەخر بۆ من بچم بیکەم زۆرجار ئەڵێ ئەو نمونەی کە ویستم باسی کەم ئەڵێ دوو کەس لە میترۆ دانیشتون ئەمە لەو وڵاتانەیە کاتی سەحافەی زەرد و سەحافەی محافظکارە ئەڵێ سەحافەی زەردەکەسی ئەوەی بەردەستی خۆیە کرد سەحافەی کە ئەوەی کە محافظەکەی بسی دەستی ئەوەی تەنیشتیە کرد ئەو هەواڵی کوشتن و بڕین و گریان و حاڵەتی ئاشوب و ناڕەحەتی هیچێک لەو بابەتانەی کە سەرنجی خەڵکی ئاسایی ڕاکێشە بە هەر بە تەبیعەتی وایە مرۆڤ حەزەکە زیاتر ئەو شتانە وەربگرێ ئەمەش لەوانەی چێ بێ لەو باجانەی کە ئەگەر تۆ بەو شێوەی مامەڵ نەکەی لەوانی باجی بیت بەڵام بە درێژای مامەڵەکردن ئەو مامەڵە دروستە جێ خۆیە کاتەوە لای خەڵک ئەو مامەڵە دروستە ینی وا کات کە تۆ بیتە بێجێ ئەتیمادی پێشتر زۆر کەناڵی مێدیایی فۆکەسیان لەسەر بوو کە تەرویجاتەکەن بۆ کۆمەڵێک زنجیرە دراما و کۆمەڵێک گۆرانی و کۆمەڵێک بابەتی کۆمەڵایەتی دوور لە بەها کۆمەڵاتەکانی خەڵک هەستەکەی ئەو کەناڵان نسوبنە پاشەکشەوە خۆی 23 ساڵ لە کارکردن دیارە لەگەڵ ئەو ماوەیە چەندین جار
گۆڕانکاری بەسەر بەرنامە و ئەو پلانانی کە هەتەنە ئەنجامتان داوە. من لەم کەناڵی ئێوە گلهی زۆرم کردووە، پێم وایە هەر لەگەڵ کاکاری بوو آخر قسەی بەرنامەکە وتی لە وەرزی تازاشتی جیاوازە بینی. ئەو ماوەیە وای کردووە کە بە گۆڕانکاریەکانی خۆتان پێداچوونەوە بەو هەڵەوشتانی کە هەیە لە کارەکانتانە سیرکردنی دەوروبەرتان ئەمە وای کردووە کە ئەو بەردەوامیە بە خۆتان زامنکەن جگە لەو دەعمەی کە هەتانە کە وا کات کە ئێوە دەست نەبن بۆ هەندێ هەواڵی لەو ئاستە بۆەوەی کە بۆی بەردەوام بن. بەشێک لەو کەناڵانەی کە دەست بۆ ئەو هەواڵانە ئەبن یا بۆ شێ مامەڵەیەکەن بۆی بەردەوام بن لەبەری ئەوان لەسەر ئەساسی ئەو شتانی کە وتمان لایکردن و ڕکلامکردن ئەوانە. ئێوە کە ئیشتان بەوە نەبێت و پەیامێکی باڵاترتان هەبێت توانن بۆ شێ ماوەڵەکەن و بۆ شێوەتان بەردەوام بن. زۆر باشە دکتۆرە بافێ ئەزانی بابەتێک ئێستا وام زانی ڕادیۆ بوو مەسەلەن زۆر خێرا پامێک لە کەسێک گۆرەگرن دوای ساعاتێک دوای 24 ساعت دوای ڕووکردنەوەی کە داڵێ من وام نەوتوە وام وتووە مەسەلەن ئەمە ینی ئەمە هەستەکەی پەیوەندی بە قەلەقی کەسەکانەوە یان پەیوەندی بەو تەوژمە مێدیا و بەخی بە خۆرایی لەسەر لایک و کۆمنت یان گۆڕینی تایتڵی قسەکان مەسەلەن تایتڵێک نووسراوە قسەکە شتێکی ترە. طبعا ئێمە ئەگەر باس لەو کەم و کوڕیانە بکەین کە لە میدیای کوردیایە ئەبێت چەند بەرنمەیەکی بۆ دانین چونکە بەڕاستی کەم و کوڕەکان زۆرن کەم و کوڕەکانیش ئەتوانین تەصنیفیکەین بەهۆی چەند بابەتێکەوە لەسەر و هەمویان و ئەوەیە کە سیاسەتی کەناڵ زاڵە بەسەر هەموو شتەکانی ترا. یەکێکی دووەمشتیش ئەوەیە کە بەڕاستی دوای تەوژمی خەڵکەکەون و لە هەمان کاتە حسابۆنەکردنە بۆ لانی دەرونی وەرگر ئەوە کە هیچ حسابێکی تیانە و لە هەمان کاتیشا بەڕاستی کارنەکردنە بە یاسا و ئێتیکی کار و ڕۆژنامەنووسی و نابەرپرسیارانە کارکردن و بەکارنی چۆنەڵی بە پرەنسیپەکانی میدیای تا بەکار ناهێنن. ئەمانە هەمووی ئەو هۆکارانن کە ئەم فەوزایی میدیای لێکەوتەوە بەداخۆ باجەکەشی خەڵکەیە دوجار تاکئیات ئەوە تا ئەیبینین ڕۆژانە چەنەها کێشە و چەنەها توند و تیژی و لەسەر ئاستی تاک و کۆمەڵگەش و لەسەر ئاستی گەورەتریش ینی بەڕاستی خەتەرناکەکە یاخود مەترسیەکەی گەورەتریشە ئێمە مەترسی زیاتری چاوەڕێەکەین ئەگەر بێت و میدیاکان بەهر بەم نەهجە کار بکەن دوای ڤیو و لایک و کۆمنت و نازام ئەم بابەتانە بکەون لە بەڕاستی ئێمە ئەبێت واز لەوە بێنین کە فلان میدیا چۆنە و ڤیوەری ئەو زیاتر و ڤیوەری من کەمترا. ئێمە بەتایبەتی وەکو کورسات هیوادارم هەر لەسەر ئەو نەهجە نیشتیمانیە فەرهەنگیە کولتوریە جەماوەریە بمێنێتەوە ئەوەی کە پێشتریش بەڕێز هێرۆخان نییە بەڵام مەسەلەن مقارنەکە پێشتریش بەڕێز هێرۆخان بەڕاستی دەستێکی باڵای هەبوو لەوەی کە چۆن کورسات بەڕێڕەوە ڕاستەکەیە بڕوا هیوادارین هەر بەو شێوازە بێت و دڵنیاشم هەروە بێت چونکە هەر هەمان نەهجە و هەمان قوتابخانەیە بەڕاستیەکەی ئەوە کێشەکانی میدیا ئەخینە لایەکەوانەیە بەڵام بەڕاستی ئەوەی کە گرنگە ئەبێت ئێمە پێویستمان بە میدیای نیشتیمانیە پێویستمان بە میدیایەکی لێپسراوانەیە پێویستمان بەوەیە کە میدیای کورسات خۆی جاکاتەوە لەو جۆرە میدیانەی تر وەکو دکتۆر حەکیم زۆر جوانی فەرموو ئێمە لە دنیا وهایە میدیای بەرپرسا هەیە و میدیای پاپارازی و زەردەکانیش هەیە فەزائح هەیە ئێستا هەرچی میدیا بۆ فەزائحە کە ئەمە زۆر خەتەرە چونکە دوجار ئێمە لە ئەنجامی زۆر دووبارەکردنەوەی تونند و تیژی و لە ئەنجامی زۆر دووبارەکردنەوەی بابەتە ناباوەکانی کۆمەلگا کللتورێکی ناباو پرسیارە بەڕێز بکەم ئەمڕۆ مەسەلەن لە میوانێکی زۆر مەسەلەن سەردانی دەستگای میدیای کورساتی کرد سوپاسیانەکەین و مەسەلەن کاک دیێرین ئێوە لە دەرەوەش بینیتان کە بەڕێوەبەری دەستگای میدیای کورسات وتی من ئەمە خەڵک یەک پشتیوانی ئێمە بکە مؤهل بین زەمینە ساز بین بۆی ئەگەر ببین بە میدیای نەتەوەی میدیای دەوڵەتی کوردستان ئەگەر دەوڵەتەکەشمانی میدیاکەمان هەبێنی هەموو کەسێک خۆیان بینێتەوە کورسات ئەو مؤهلەیە ئەو زەمینە سازیتیایە بەڕای من هەنگاوی زۆر باشی ناوە و ئەشتوانی ئەگەر هەنگاوی باشتر بنی ئەتوانی ئەو کارە بکات چونکە ئەوە تا ئەبینین لە هەر پارچەیەکی کوردستان لە هەر پارچەیە کە کوردێک لە هەر ناوچەیەک تووشی کێشەیەکە بێ قەیرانەکە بێ ئەوە تا دەستگای کورسات خۆی بەخاوەنی ئەو کێشانە ئەزانێ بەردەوام کۆمەک و هەڵمەتی زۆر نیشتیمانی جوانەکە ئەوە تا ئەبینین کۆمەک و هەڵمەت بۆ چۆنە ڕۆژ ئاواکە بۆ ڕۆژهەڵات ئەبینین ئەوانەی کە زۆربەی زۆری ئەو کێشانەی کە ئێستا وای لێ هاتووە
باشووری کوردستان بۆ بە خەمخۆری هەموو پارچەکانی تر ئەوە تا ئەیبینین کە کۆکەرەوەی هەموو ئەو حرەکە و هەموو ئەو لایەنە نەتەوەیانەیە کە لە پارچەکانی تری کوردستانان فەرموو لە باشووری کوردستان زۆربەی زۆری چالاکیەکانیانەکەنەوە بەردەوامیش کورسات دەنگ و ڕەنی جیاوازی هەموو پارچەکانی تر بووە دەنگی ئەوانیشی گەیانوە چونکە کورسات هەر تەنها بۆ باشووری کوردستان کاری نەکردو ئەوە تا ئەیبینین کە پێشبڕکێکی تەنانەت گۆرانی کە هونەر زۆر گرنگە ئەتوانێت کللتور و فەرهەنگ و ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری و نەتەوەی و هەموو شتێکی نەتەوەکان ئەگەیەنێت ئەیبینین لە هەموو پارچەکان هەڵەبژێرێ باس لە بابەتێکی کۆمەڵاتیەکە لە هەموو ناوچەکان یعنی هەموو ناوچەکان ئەناسیێنێ باس لە بابەتێکی شوێنەوارەکە هەموو ناوچە شوێنەوارەکانی کوردستان بۆیە ئەمانە بڵێ ئەمانە هەمووی ینی بابەتن ئەگەر ئێمە بین توێژینەوە بکەین لەسەر کورسات بزانین کە چۆن کارەکات لەسەر چۆنیە ئایا تەنها تایبەتە بە باشوور یاخود بە پارچەکانی تر ئەتوانین لە ئەنجامی بەرنامەکانی و ئەیبینینەوە ئەوە تا هەواڵەکانی بە دیالکتە جیاوازەکان پێشکەشەکە کەواتە بڵێ ئەمە مؤهلێکی باشە بۆ ئەوەی کە کورسات بتوانێت میدیایەکی نیشتیمانی بێ و بە ناوی کوردستانی گەورەوە چۆنەڵی بۆیە ئەمە لایەنێکی زۆر جوانە زۆر باشە منە یەکشت بڵێم خۆ لە دنیا چەندین کەناڵمان هەیە چەندین دەستگای میدیایمان هەیە بەڵام هەمیان سەرچاوی زانیاری نین بۆن منە چەند کەناڵێکی محدد هەن کە لە هەواڵەکانە ئەڵێ فلانە کەناڵیان سەرچاوی بەدەستێنانی ئەم زانیاریە فلانە سەرچاوە بووە ئەوە زۆر معتەبەر و مصداقیەتی زیاترە کەواتە مەرج نییە هەموو کەناڵێک و هەموو ئامرازێکی میدیایی هەمووی معتەبەر بێ بۆیە ئەمەش شەونخوونی زۆری ئەوێ ئەمەش هەروە لە خۆ دروست نابێ بۆن منە من حەز ناکەم ناوی چەند کەناڵێک بنم بەڵام ئێوە خۆتان لە میدیایان ئەزانن کە ئەگەڕن بە دوای هەواڵە ئەچن لەو کەناڵانەوە هەواڵەکە ئەێنن و ئەژنووسن سەرچاوی هەواڵەکە فلانە سەرچاوەیە ئەمە معتەبەرە لە دنیاە کەواتە جێگی گومان نیە ئەمە زۆر مهمە یعنی تۆ بەدەستێنانی متمانە بۆ جەماوەر خۆمەرج نییە ئێستا ئێمە کە باس لە جەماوەرەکەین هەموو جەماوەرەک یەک بیر ناکاتەوە جەماوەرمان هەیە بە ئاگایە ئەکە ئەمە ڕێژەیەکی کەمە بەداخەوە زۆربەی زۆری جەماوەرەکانمان جەماوەری سادەن ئەو جەماوەرن کە بە هەموو شتێ باوڕەکەن و زوو هەڵەچن و ئینفعالەکەن بەڵام ئەو ئینفعالە کەمە هەرو فترێ و دوایی دا ئەمریکانەوە کە بابەتێکی ترێت ئەمان لەگەڵ ئەو ڕوتە جارێکی تر ئەڕۆن یعنی جۆری جەماوەرەکانمان جیاوازە بەڵام تۆ کە بۆ نخبە ئیشەکرد بۆ خەڵکە ڕۆشنبیرەکە ئیشەکرد دوجار ئەم خەڵکە ڕۆشنبیرەیە ڕێنوێنی خەڵکەکەی ترەکە زۆر باشە دکتۆرە کاکاری مەسەلەن ئەو پرسیارە ئەگەر ئەوان دکتۆر و دکتۆرە بافش بەڕاستی جواب بدەنەوە مەسەلەن ڕاستە مەسەلەن مۆرکێکی حزبی هەیە و کادرانی چێتی دەستخۆشیەکەن بەڵام ریزێک لە خەڵک لە سوشیال میدیا پیرۆزبایی لە دەستگای میدیایی کورساتەکە لۆگۆی کورسادانێ لە سیاسەکان لە وەزیرەکان لە پەرلەمانتارەکان لە هەموو ئەوانە ئەم پەیامە لە پاکێجەکە چۆن گەیشتۆ بە ئێوە بەڕاستی یعنی چ تێگەیشتێکتە تێگەیشتنیشی لای ئەو دروستکە وڵا دەستە خۆش بێ وڵاوی ئەمڕۆ کە ئێمە بینیمان و کە ئەو پیرۆزبایی ئەوان ینی لە هەموو حزبە جیاوازەکانی تیا هەرخۆ مۆبایلەکەم مۆبایلەکە نەبێت لەسەر و پەنجایەتی بێ هەرێکە لە ئێمە ئەمانەمان پێگەیشتۆ بەڕاستی ئێمە بۆ خۆی جێگەی دڵخۆشی جێگەی ئەوەیە کە کورسات دڵی خۆی کردوتەوە لە لێوان هەندێک لە لایەنگری حزبەکانی تریش بێگومان توێژینەوە هەیە ینی تەنانەت ڕاپرسی هەیە لە نێو حزبە ئیسلامیەکاندا کورسات پلەی یەکەمی بەدەست هێناوە لەوەی کە توانێتی ئەو درامایانە دەرخواردی بینەرەکان بە کە درامای خێزانن بەڕاستی بۆ بەرنامەکانی شووە ینی دکتۆر شتێکی باس کردوتی ئەگەر کورسات بۆ نهجە کار بکات کە لە هەندێک بابەت بگرێتەوە کورسات زەرری پێگا من دڵنیاتەکەمەوە بە نای کورساتەوە وەڵام و خاوەنی ئەم قسەیەشم کورسات زۆر زەرری لەم بابەتە کردووە ینی مە خۆمان زۆر جار دانیشین وەکو ئاکادیمیستێک باسمان کردووە لەگەڵ سەرەوەمانە لەگەڵ بەڕێوەبەر لەگەڵ بۆردی کورساتە زانیومانەکە ئەمە زەرەر لە پەیامە میدیایەکەشمان دەگەێنێت لە ڕووی ڕاکێشانی پارەوە بەبەت ینی ڕێکلام هەبوو لە سوشیال میدیای کورسات کە 3 میلیۆن وا نزیکەی 4 میلیۆن ئێمە فۆلۆوەرمان هەیە بەڕاستی یعنی ڕێکلام هەبوو من ئەزانم پارێکی زۆر خەیاڵی من نابێت لێرەوە باسی دراوە بەڵام لەبرەوەی پەیامەکە پەیامێکی نانەتەوەی بووە کورسات ڕایگرتووە ئەمانە بۆ خۆی دەرخەریەوەی کە کورسات توانێتی دڵی خۆی لە نێو هەموو حزبەکانی تریشدا بکاتەوە خاڵێک ترەوەی کە من باسی بکەم لێرەیە ئێمە دکتۆرە پاڤێ باسی ئەوەی کردوتی دوجار خەڵکێک ئەگەڕێتەوە بۆ کورسات باوەڕ کە فیدباکی خەڵکمان بۆ دێتەوە جار وا ئێمە لە گەیاندنی پێ دوای ئەم پەیامانە فیدباکی خەڵکە تا ڕادەیەک یان ئێمە بۆ ئێمە جێگەی
ئاشێ بەشێکیان عەتفی حیزبیشی تیابێ یعنی ئەمە لاریمان لەوە نیە چکە وتمان لێرە بابەتیش قساکەی نەک تەنها لایەنگیری و تەرەفداری بەشێکیان عەتفی حیزبی تایە و بەشێکی تریشان نا یعنی خۆمان بەرخەڵک بکەین ڕۆژانە دوو بەرنامەمانێ بە هەر باسێکی دوو بەرنامە بکەم لە هەردوو کورسات و کورسات نیوز 2 سعات لە ڕۆژێکی نوێ بەیانیان 2 سعات لە بەیانی کورسات نیوز ئەم دوو بەرنامەیە تۆ وەرە تەماشایکە لەخە زۆر جار ئێمە وەرگرەکانیشمان نازانین چێ یعنی ئەمەژێکی تر لەو خەلەلانی کە ڕەنگە وەکو ڕخنەیەک ئاراسی خۆمانی بکەینەوە 2 سعات یعنی بە 4 سعات 4 سعات ئێمە بەردەوام زانیاری ئەبەخشینەوە بە خەڵک کاتێک تۆ بەشێکی لێ بڕی لە سوۆشیال میدیا دایانی ئەوەندەی پەیامێکی دڵۆڕی بینەرەکان و ئێوەش تافه خەڵک زیاتر لایک و پۆستێکە ئەوەندە بەدوای ئەوە نییە کە زانیارێکە وەربگێ خۆ لەلایەک و ئەم کێشێشمان هەیە زۆر جار ڕوبەڕووی ئەمەشە بینەوە لە کۆمەڵگای کوردیە لەبەرەوە کورسات زۆر ئاستەنگی لە بەردەمە بەڵام پەیامەکەی دکتۆر ینی تەوزیفی ئەو بابەتیان لای بەڕێستە باسی ئەوە کرا کە ینی ئەم کارە مامەڵکردنە لە ڕووی میدیایە و لەوانەیە تووشی کێشە ئەو بکە بەڵام وەکووتمان تۆ پەیامێکت هەیە و متمانەت بۆ پەیامی خۆت هەیە و قەناعەت پێێتی کە ئەبێ بەو شێوە مامەڵە بکەی لە دنیای پێشکەوتوش ئەوانەی کە ئەو کەناڵانەی کە بەدوای ئەوەیە ئەگەڕێن کە ببنە هۆکارێک بۆ گۆڕانکاری ڕاستەقینە لە کۆمەلگا ئەو باجیان داوە ئەوە ینی شتێکی چاوەڕوان کراوە بۆ هەر کەناڵێک کە بێوێ ئەو ڕێگایە بگرێتە بەر و بە تەکید تۆ کاتێک کە تەکی دەبی لە باسی ئەوە کرا کە کەناڵێک چۆنە بێتە جێ متمانە ئەو متمانەیە ئەکرێت لە قۆناغێکی ترا جارێکی تر سوودی لێ بوین تۆ لە ڕووی داراییەوە لە ڕووی ڕکلامەوە بەو متمانەی کە هاتە چکە کە بینەرت زۆرە بێ هەندێک کەناڵ هەیە کاتێکە وەنمونە ئەڵێ ئەگەر فڵان کەناڵ و مەسن وەرنی ئەنوان ئەژانس یان شۆنی هەیە ئەڵێ ئەگەر فڵان و فڵان بەڵاویان کردەوە دوو قاعدەی دوو مەزدەری پێوترێ تۆ بەڵاویکەوە لەبەرەوەی ئەو دوو شوێنە جێی متمانەن من ڕێگە پرسیارە بکەم دکتۆر بگەیتەوە قەناعەت ینی وەکو بینەرێک وەکو مامۆستایەکی زانکۆ کورسات ئەوەی دروست کردووە بەڕێژێش بێت بەتەکید من نەڵێم ئەوەیەک وەکو بۆ ناکە میوانی لە کورساتی تو خۆت خاوەنی بەڵام ویژدانیە تۆزە لای گریشمان بکە ئەزانین چۆنێک شتێک خۆی هیچ کەناڵێک لەم ناوچەیە بۆکوتمان کە کەناڵی حیزبیە هەڵە و گرفت و کێشەی توش بووە و هەڵەشی کردووە بە تایبەتی لەو کاتانەی کە حملاتە لەو کاتی ئەوەیە بەڵام لەوەشە هەندێک کەناڵ هەیە خۆیان پاراستووە لە هەندێک تەشیر و هەندێک بابەتی نەشیا و کە لەوانەیە کەناڵی کورسای شێ لەوانەی کە نەهاتوتەوە ئاستە بۆ تەعاملکردن لەگەڵ خەسمەکەشی لەگەڵ دژبنەکەشی ئەمە خاڵێکی ئیجابی ئەگەر تەواوی پرۆسەکە تۆ لەوانەیە هەڵێکی گەورەی تیاوێ بەڵام لەو مامەڵێشە توانیوێتی ئەو پارێزگاری بکە لە پێگە و ناوی خۆی کاری ڕاگەیاندن کارێکی ئاسان نییە لەبەرەوەی کارێکی تۆ پێویستەکات ئەو معلوم و زانیارێنی کە بڵاوێکێتەوە دڵنیابی لە ڕاستگۆیی ڕاست و دروستی ئەمە وا ئەکات کە توانایەکی زیاتر بخەیتە خزمەت ئەو کاری خۆت لە هەمان کاتیشە ئەو حقیقەتە ئەو ڕاستە ئەو معلومەیە لە قاڵبێکی جوان پێشکەشی خەڵکی پێ کە ئەمە پێویستی بە تەکنۆلۆژیایە پێویستی بە خەڵکی بەتوانە و دەسڕەنگینە کە بتوانێت بە شێوەیەک وا لەو کەسی بەرامبرەکات کە تەماشای کات پێم وایە تەسەورەکەم وا بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆین ئەگەر بێت و کۆمەڵێ باسی توێژینەوەی کرد باسی توێژینەوەی کرد تۆ باسی فیدباک و ڕای خەڵکت کرد پێویستە کەناڵی کورسات ئەگەر نەشتوانێ سنتەرێکی توێژینەوەی تایبەت بە میدیا دابمەزرێنێ پێویستە کار بکات بۆ سوودوەرگرتن لە کۆمەڵێ توێژەری توێژینەوەی تایبەت بە بوارە جیاجەکانی میدیا و هەوڵدات بۆ کەمکوتەکانی خۆی پێچاکاتە پێویستە کورسات خەیاڵی ئەوە بکات کە ئەو تەکنیکی کە کاری پێکات لە هەموو بازنەکانی بەرەمهێنانی لە ئەی تو زێت هەموو ئەو ئامێر و ئەو تەکنۆلۆژیای دەستکاری بکە جارێکی تر ئیعادە نەزەری تێ بکات بۆی بتوانێت لە ئاستی ئەو شاشەیە و تەعامل لەگە چاوی خەڵکات یعنی لە ئاستی ئەو خەڵکە بێت کە ئێستا شاشەی جوانترە بینێت لە ڕووی ڕنگ و لە ڕووی کوالیتی و لە هەموو ڕۆکانی ترەوە کە هەن لە لام شاشێ ئەگەر بێوێت زیاتر ئەو پامی خۆی بگەێنێ پێویستە زیاتر دوورکەوێتەوە لەو بابەتە خلافێنە بەتەکید کەناڵ لە دنیاە هەیە جمهورەکەی پێڵاڵێت تۆ ئیشت بەوە نییە کە
هەواڵی ڕکلامی هەندێک هەواڵی لایکردن و ئانە زیادکەی تۆ ئیش بۆ ئێماکەی لەبەرەوە لایکردنیش دکتۆر بەڕێز دەزانی مەسەلەن بەشێکی مێدیا هەیە بە بەڵگەوە مەزانی لە ڕێکەوتۆ لەگەڵ کۆمپانیای فیسبوک دینای سەرمایه‌داریە بەشێک لە لایکەکانی مەسەلەن هی وڵاتی ترە مەسەلەن من تارگێتی سەنیگالم بۆ چییە مەسەلەن بەنگلادیشم بۆ چییە بابەتی هەواڵی فێک بڵاوکردنەوەی سەوتت بابەتی وات باس کرد کە رادیۆ ناسان چی ئەمە کۆنا کاتی خۆی ئەمانەی وە خاوەنی ڕۆژنامە زەردەکان ئاوت ئێمە هەواڵی چی درۆ بڵاوەکەینەوە زۆرترین کەس دێ ڕۆژنامەکەمانە کڕێ پاش ئەوە ڕاستکردنەوەی هەواڵەکە بڵاوەکەینەوە جارێکی تر زۆرترین فرۆشمانە بێت لەم نێوانەیە ئێمە قازانجمان کردووە ئەمەی کە ئەڵێ هەواڵەکە بە هەر هۆکارێ بێت وەرە زۆربەی زۆری هەواڵەکان کە هەواڵەکە ئەگۆڕێ ئەسبابی تری لە پشتەوەی بەڵام ئەوەی کە لە خەڵکی بینێ بینەر و کۆمنت و ئەوانە بەشێکی زۆری پەیوەندیدارە بەوەی کە ئەو خەڵکە ئەوێ زۆرترین ئەو لای کوشتەیە بەڵام هەواڵەکە ڕاستە درۆیە ئەو نیازەی هەیە لە پشت بڵاوکردنەوەی هەواڵەکە پاسەکەم دکتۆرە دوا سەرنجی خۆت واللهی من سپاسی ئەواکەم دوا سەرنج وەرەگری من سپاستانەکەم کە ئێمە بەردەوام بەسەرەکەنەوە وەکو مامۆستانی زانکۆ بەڕاستی ئێمەش لە خەمی ئەوەیان کە بەڕاستی هەموو میدیاکانی کوردستان میدیای زۆر باش بن زۆر نیشتیمانی بن ئەو کەلیمە زۆر بەکارێنین چونکە بەڕاستی پێویستمان بەوەیە من حەزەکەم ئەو جەماوەرەی یاخود ئەو وەرگرانەی کە بەردەوام سێری کەناڵەکانی میدیاکەن یاخود هەر یەکێک لە ئامرازەکانی میدیا تێبگەن لەوەی میدیا جیهانێکی زۆر فراوانە بابەتێکی زۆر قوڵە لە یەکێک لە پێناسەکانیان ئەوەیە کە یاریکردنە بە عقلی خەڵک بۆیە ورتر بیر لە بابەتەکان بکەنەوە نەکەونە ژێر کاریگەری هەندێک لە بابەتی فەیک و لە بابەتی ینی هەندێک بابەت کە بەڕاستی بەهاکان ئەشێوێنێ دوجار میدیا بۆ خزمەتی خەڵکاوە حەزەکەم ئەو دەستگا میدیانە پرۆفیشناڵاتر کار بکەن کە ئەڵێن ناوی خۆیان ئەنێن بە پرۆفیشناڵ و بە کەسانی بە ئەزمون لەوەیە بێت کە بەڕاستی سنتەری توێژینەوەیان هەبێ کەسانی پسپۆڕ و شارەزایان هەبێ بۆ هەموو پرسەکان بە تایبەتی ئەو پرسانەی کە پەیوەندی بە کۆمەڵگەوە هەیە ئەو پرسانی کە پەیوەندی بە ژنانەوە هەیە پەیوەندی بە تونند و تیژێوە هەیە پەیوەندی بۆ بابەتە حساسانەوە هەیە کە لەناو کۆمەڵگەیە بەداخەوە ئێمە لەم ماوەی پێشوا لە 16 ڕۆژەی هەڵمەتی بەرەنگاربوونی تونند و تیژی ژنان یعنی وان لێ کردووە کە چەمکەکان هەمووی شێوێنراوە هەموو کەس هەڵەسێ باس لە بابەتێک ئەکا کە بەڕاستی شارەزای نیە لەسەری ئەمە بابەتێکی یەکێکە لە هەموو کۆی هەموو ئەو بابەتانەی تر یعنی گرنگە میدیاکان هەموو کەسێک نهێنە سەر شاشەکان هەریەکە و بەپێی اختصاص و بەپێی پسپۆری وها بێت کە ئێمە پێشتریش باسمان کرد خواردنی خراپ و ئەکسپایر هەواڵیش خواردنی خراپە دەرخواردی جەماوەرەکەمان نین چونکە دوجار جەماوەرەکەمان زەرمەندە بە ئێمە لە خەمی جەماوەرەکەمانین و هیوادارین کورساتیش هەر بەردەوام بوو نەهجە نیشتیمان و شۆڕژگێڕی و ئەو نەهجەی کە بەڕاستی بە باشی هاتووە ئیشەڵا خزمەتی باشتری شەکاوە بۆ بەرژەوەندی خەڵکە بێ و زۆر سپاس بۆ ئێوەش وڵا دواسەرنج سپاس بۆ وتەکانی هەردوو دەستیان خۆش بێ سپاس بۆ تۆش کاکەزانە وڵا نەمە لێرەوە پەیامە بدەم چونکە پێش بەرنامەکەی مە لەگەڵ بەڕێوەبەری دەستگای میدیای کوردستان دانیش گفتوگۆمان دەکرد لەسەر ناوڕۆکی زۆرێک لە بەرنامەکان ئەمە هەر لێرەوە و مژدەیەک بە بۆ بینەرەکانمان بەڕاستی و کەناڵێک هەڵگیری دروشمێکە حەقی خۆشێتی ئەو دروشمەکاری بۆ بکات کورسا دەنگ و ڕەنگی کوردان و هەر بۆم دروشمەش کارەکات ساڵی 2023 هەر بۆ ئەو ناجە کارەکات و زۆر بەرنامە و بابەتی تازە لە هەردوو میدیاکە هەیە چاوەڕە سپاس بۆ هاوکار ماری عومەر پێشکەشکار و ئامادەکار لە کەناڵی کورسا سپاس بۆ دکتۆرە ماجد جەمیل مامۆستای زانکۆ سپاس بۆ دکتۆر حەشیم عوسمان مامۆستای زانکۆ سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاسانەکە گفتوگوێکی هادی و نەرممان کرد دەکەواتە هێستا هەرە و گفتوگوێ بینەر نێماوەگرێ باشترە لەوەی کە بینەرانی خۆشەویست منیش بابەتەکە پەیوەندی بە یادی کورساتەوە هەر لە پێشمەرگەکان و پیار هاوڕێیانم لە پەیوەندیەکان لە ئەرشیف لە بەدالا لە مۆنتێرەکان لە کامێرەمانەکان کاکەعەلی و لە سیجی لە بەدالا لە هەموو ئەوانە لە ئەرشیف لە پەخش سپاسیانەکەین بە هیوای ئەوەین کە ئێمە لەناو هەموو جەنجاڵیانەی کە ملەتەکەمان هەیەی و نەتەوەکەمان هەیەی و ئەو بەشی هەرێمی کوردستان
کە ئێش و ئازار و خوێنێکی زۆری لەسەر ڕژاوە بتوانین هەمومان بەرپرسیارانە مامەڵە بکەین لەگەڵ قەیرانەکان لەگەڵ هەواڵەکان لەگەڵ دڵتەنجەکان بۆ ئەوەی بتوانین ڕێگەی ڕاست پیشانی بینەرەکانمان دێن وە لە بیرمان نەچێ ئێمە هەمیشە لە دەستگای میدیای کورسات لە هەموو بەرنامە سیاسی و کۆمەڵایەتەکانیش بەها ئاینەکان و بەها کۆمەڵایەتەکانمان ڕەچاو کردەوە باش ئەزانین کە بەخۆمانەوە بەشێکی هەرە زۆری کۆمەڵی کوردی مسلمانە بۆیەشە ئێمە شەڕی لایک و ڤیوەر ناکەین شەڕی ڕێگا ڕاست و ڕۆژ نەکەین سوپاس بۆ مامۆستایان و ئازیزان ئێوەش هەموو لایەکتان بەخوای گەورە سپێری خواتە لەگەڵ